دوای 9 ساڵ یەکەم فڕۆکە لە فڕۆکەخانەی مووسڵ نیشتەوە. لە ساڵی 2014 لەگەڵ داگیرکردنی مووسڵ لایەن تیرۆریستانی داعش دوای 2 هەفتە لە حکومڕانی لەو شارە تەواوی ڕێڕەوی فڕۆکەخانەی مووسڵیان تەقاندەوە و تاوەکو هیچ فڕۆکەیەک لە فڕۆکەخانەکانە نیشتەوە. نزیکەی ساڵێکە کۆمپانیایەکی بیانی دەستی بە نۆژەنکردنەوەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی مووسڵ کردووە. تا ئێستا سەدان هەفتای ڕێڕەوی فڕۆکەخانەکەی نۆژەن کردوتەوە. ئەمڕۆ بۆ تاقیکردنەوەی ڕێڕەوی فڕۆکەخانەکە فڕۆکەیەکی سەربازی وەزارەتی بەرگری لە فڕۆکەخانەی مووسڵ نیشتەوە. بەرپرسانی ئیدارەی ئەم شارەش دەڵێن ئەمە سەرکەوتنێکی گەورەیە بۆ ئیدارەی مووسڵ. اليوم كان هناك هبوط تجريبي لطائرة من طراز 130. ئەمڕۆ ڕێڕەوەی فڕۆکەخانی مووسڵمان لە دوای نۆژەنکردنەوە بە فڕۆکەی سەربازی تاقی کردەوە. پشت بەخوا بەم زوانە فڕۆکەی مەدەنیش دەنیشێتەوە. لە ساڵی 2024دا نۆژەنکردنەوەی فڕۆکەخانەکە تەواو دەبێت. تا ساڵی 2014 هاوڵاتیانی ئەم شارە لەو فڕۆکەخانەیەوە گەشتی وڵاتانی ئەوروپا و وڵاتە عەرەبیەکانیان دەکرد. ئەو هاوڵاتیانە دەڵێن پێویست بوو ساڵێک دوای ئازادکردنەوەی مووسڵ فڕۆکەخانەکەیان نۆژەم بکرابایەوە، نەک ئەوەندە ساڵەی بەسەردا تێپەڕی. هبوط هذه الطائرة يعني بالنسبة لنا بداية جديدة. ئەمڕۆ ڕێڕەوەی فڕۆکەخانی مووسڵمان لە دوای نۆژەنکردنەوە بە فڕۆکەی سەربازی تاقی کردەوە. پشت بەخوا بەم زوانە فڕۆکەی مەدەنیش دەنیشێتەوە. لە ساڵی 2024دا نۆژەنکردنەوەی فڕۆکەخانەکە تەواو دەبێت. هذا اليوم هو يوم مهم جدا بالنسبة لنا. هذا المطار نیشتنەوەی ئەم فڕۆکەیە بۆ ئێمەی خەڵکی مووسڵ سەرەتایەکی نوێ. ئەوەنە دڵم خۆشە هەستەکەم گەشتێکی گەورەمان لە دەستدا بوو ئەمڕۆ بەدەستمان هێناوە. هي نفسها تحاكي الحياة المدنية التي إن شاء الله تتمتع بها المدينة. ئەو بودجەی بۆ نۆژەنکردنەوەی ڕێڕەوی فڕۆکەخانەی مووسڵ تەرخان کراوە بڕی 274 ملیارد دینارە. بڕیارە لە کۆتایی ساڵی 2024 فڕۆکەخانەی نێودەوڵەتی مووسڵ بە تەواوی نۆژەم بکرێتەوە. گەیلان بۆتانی کورسات نیوز مووسڵ.